بعراق چەندێکی نادرێ بەڕاستی ئەمە زانیاری تەوامان لەبەردەست نییە هەمووی یعنی هەر کەسە باسی ڕقەمێکەکە من باسی چوارچێوە یاساییەکە یەکەم بەڵام ئێستا پارێزگاکان بە فەرمی بەپێی ئەم مادەیە بۆیان هەیە کە مادەی 45 بۆیان هەیە داوا لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بکەن کە لە 150 داهاتی خاڵە سنوورەکان بۆ پارێزگاکە تەرخان بکرێ و بۆ پرۆژەی ئاودانکردنەوە و ئەوانە تەرخانی بکەن ئەمە ڕێکخستنیەوێ بێگومان وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی تعلیمان دەرەکە لەسەر جێبەجێکردنی ئەم یاسایە و ئێمە ئومێدەوارین گەڕاندنەوەی ئەو داهاتانە بۆ پارێزگاکان بۆ ئەنجومەنی پارێزگاکان ببێتە مای ئەوەی کە تا ڕادەیەک پرۆژەکان گەڕ بخرێتەوە و ئەوەی کە زۆر ئەساسیە با بڵێن ئیشی لەسەر کرد. سەبارەت بە پارێزگای هەڵەبجە بودجێ بۆ پارێزگای هەڵەبجە تەرخەمکراوە بەحتیمەوەی کە پارێزگایەکی بێ ئەو پرسیاری دوو بشم سەبارەت بە پارەی گەرمی و جوتیارانە نزیکەی 2 ساڵتەیە بەڕە تا کەسدا پارێ نەدراوە ساڵی 2014 ئایا پارێ ئەدرێت ئەنێدرێ یاخود هیچ بەڵێ نەدراوە سەبارەت بە پارێزگای هەڵەبجە تەوان ئێمە توانیمان شاندێک کە بۆ مەبەستێکی دیاریکراو هاتبوونە سلێمانی توانیمان داوەتیان بکەین بۆ هەڵەبجە ئەندامانی لیژنەی دارایی لەگەڵیان ڕۆیشتین واقعی هەڵەبجەمان پیشاندان لە ناو هەڵەبجە وعدمان لێوەرگرتن کە بودجەیەک تەرخان بکرێ بۆ هەڵەبجە دوایی ئەم وعدەمان بیریان خستەوە تا ئاخر لەحزەیش ئامادە نەبوون هیچ پارەیەک تەرخان بکەن ئێمەش زۆر مەبەستمان لە بڕی پارە نەبوو ئەوەندەی مەبەستمان بوو وشەی هەڵەبجە وەک پارێزگا دووبارە لە ناو موازنەی عێراقا کە قانونیەکە و ملزم بۆ حکوومەت ئەوەندە مەبەستمان بوو وشەی پارێزگای هەڵەبجە بچەسپێنین ئەوەندە مەبەستمان نەبوو کە پارەکە چەندە و چۆنە پارەکە ڕەمزیش بێ کێشەمان نەبوو بۆیە ناوی هەڵەبجە وەک پارێزگا هاتۆتەوە لە ریزی ئەو پارێزگانەی کەوا هاوکاری ئەکرێن لە عێراقا لە ریزی کەربەلا و نەجەف هاتۆتەوە دوو پارێزگای پیرۆز لایەوان پارێزگای هەڵەبجەش وەک پارێزگایەکی پیرۆز لای ئەندامانی لیژنەی دارایی هەمان تێکستمان دووبارە کردووە و بڕی 750 ملیۆن دیناریشمان بۆ تەرخان کردووە و ئەو پارەی ئەدرێتە پارێزگای هەڵەبجە بەبێ ئەوەی پرۆژەکەی دیاریکرێ پارێزگای هەڵەبجە خۆی سەرپشکە لەوەی بۆچی سەرفیەکە لەبەر ئەوەی عێراق لە حاڵەتێکی زۆر نائاساییە تەنها توانیمان ئەگینا زیاد لە 5 میلیارد داواکرا بۆ هەڵەبجە بەڵام تەنها توانیمان ئەو بڕە پارەیە تەرخان بکەین لە ڕێگەی و بەڕێزانەوە خۆشبەختانە ئەمەش مژدەیەکی خۆش بوو بۆ پارێزگای هەڵەبجە کە ئەندامانی لیژنەی دارایی چۆن لە ساڵی پارێزگای هەڵەبجەیان لەبیر بوو ئەم ساڵیش لە پرۆژەی 2016 پارێزگای هەڵەبجەیان هەر لەبیر بوو. بەنسبەت گەرمی جوتیارانەوە حکوومەتی عێراق تاوەکو ئێستاکانە پارەی گەرمی جوتیارانی ساڵی 2014 لاماوە بەشێک جگە لە بەشێکی 2015ەوە ساڵی 2016 بەسەرادێ لە تەفاوزەکانمانە لەگەڵ حکوومەتی اتحادیە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە چەندین جار ئەو بابەتە تەڕحکرا خراە بەردەمیان کە ئەوە مەفروزە دابین بکرێ پێشەوەی کە موازنەکەش بێ ئەم زەختانە وای کرد کە حکوومەتی اتحادی لە پرۆژە یاسای بودجەکە دوای تعدیلەکەی جاری دووەمیان خۆیان نەسێکدا بڕێژن ئەگەر ئەوانیشدا نەڕشتایە ئەوە ئێمە بڕیارمان دابوو لە لیژنەی دارایی ئێمە نەسێک زیاد بکەین بۆ مستحقاتی جوتیاران لە ساڵی 2014 و 15ەوە لە مادەی دووە لە بڕگەی دووەم لە قیدال باز لەواکە کە حکوومەتی عێراقی ملزەمە بەدابینکردنی مستحقاتی جوتیاران لە پارەی گەنموجۆ بۆ ساڵی 2014 و 2015 و 2016 ئەبێ میکانزمێک بدۆزێتەوە پارە بۆ ئەوە پێیا بکە پارەی جوتیاران بدات. یەک ئیزافەیەکەمەوێ ینی بە یارمەتی هاوکارانم بەنسبەت پارەی جوتیارانەوە هەموو پەرلەمانتارانی کورد لە عێراقا زۆر ینی پەیوەندیان پێوە کرێ و ئێمە زانین ئەمە معاناتێکی گەورەی جوتیارانە پارەی 2014 تقریبا 196 ملیاری مابوو ئێمە هەمومان وەزیری پێشومان بینیوە و داوامان لێ کردووە و بابەتەکە هەندێک بیرۆکراسیەتی تێدا لە نێوان وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی بازرگانی لە یەکێک لە کۆبوونەوەکان لەگەڵ برای بەڕێزم کاگارام شێخ محەممەد جێگیری سەرۆکی پەرلەمان وەزیری بازرگانی پێشومان بان کرد و دوای ئەوەی کە پرسیاری وەزعی دارایی وەزارەتەکەیمان کرد
اتفاقی ئەومان لەگەڵی کرد کە 50 ملیار بۆ هەرێمی کوردستان بنێرێ لە ماوەی ڕابردووە کە هی 2014 بوو. ئێستا 146 ملیاری هێشتا ماوە لەگەڵ وەکیل وەزیری دارایی باسمان کردووە، لەگەڵ وەزیری دارایی باسمان کردووە، ئیش لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق باسمان کردووە، ئیشی لەسەرەکەینەوە و دڵنیاش بن خەمی هەموو پەرلەمانتارانی کووردە بەبێ جیاوازی بە هەموو فراکسیۆنەکانەوە ممکنە لەبەرەوەی بابەتێکی داراییە زیاتر ڕوبەڕووی ئەم چوار ئەندامە کوردەی لیژنەی دارایی بێتەوە. ئینشاءڵڵا هەوڵە دەین لە سەرەتای ساڵی داهاتوو کاگەڕێنەوە بەغدا، چونکە ئێستا عوتڵەی تەشریعیمان دەست پێ کردووە، هەم لەگەڵ بەڕێز وەزیری دارایی و هەم لەگەڵ وەزیری بازرگانی بە وکالەت قسەی لەسەر بکەینەوە و هەوڵە دەین کە پێویستکە سەرۆک وەزیرانی عێراقیش ببینینەوە، بێگومان ڕۆڵی سەرۆک فراکسیۆنەکان و ڕۆڵی جێگری سەرۆکی پەرلەمان کە کووردە ئەوش زۆر گرنگە و ئومێدەوارین وەزیرە کوردەکانیش ڕۆڵی خۆیان لەوە ببینین. سپاس. دەستان خۆش من ژۆن ڕۆلەکەێنێن پرسیارێکم بۆ جنابتان هەیەکانتان جوابێنەوە ئازادن پەیوەندینەکردنی حکوومەتی هەرێم لەگەڵ ئێوەیەوە بێباشیان بەرامبەر بە ئەندامانی کوردی ئەنجومەنی ئەندامانی نوێنرانی عێراق تا چەند وا کاکە هەرێمی کوردستانیش بەرەو دێواری خەیانێکی گەورەتر بەرێ لەوەی کە ئەو هەڵانەی کە حکوومەتی عێراقی کردێتی لە ڕووی داراییەوە حکوومەتی هەرێمیش بیکات. پرسیاری کەیانێنە با گۆڕانی جواب. طبعا ئێمە لە 2015 ئەزمموی ئەومان هەبوو کە هەر چوارمان لە سراحێکی زۆر گەورەیە بووین و لە ڕۆژەکانی ئەخیرا کە هەوڵێوا درا کۆنتترۆلی نەوتی هەرێمی کوردستان بە تەواتی بکرێ بە یاسا لەلایەن کۆمپانیای سۆمەوە. ئەو کاتی نەسێکمان داڕیش لەبەرەوەی برای بەڕێزمان کە حاکم سەرحان قازی بووە و ئەزمموی 25 ساڵی هەیە لە قەزایە، نەسێکی قانونیمان داڕشت و ئەو کات من پەیوەندیم بە بەڕێز کاک نەوشیروان مستەفاوە کرد بۆ ئەوەی هاوکارمان بێ لە داڕشتنی نەسەکەیە. لە نەتیجەیە لە ڕێگای ماوەسا ئەحمەدەوە و وەزیری کشتتوکاڵەوە توانیمان پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بکەین و حکوومەتی هەرێم هەم بەڕێز سەرۆکی حکوومەت جێگرەکەی بەڕێز دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو قەناعەتیان لا دروست بوو کە فعلا ینی ئەم هەمانگیە ضرورە و لە ماوەی هەفتەیەک توانیمان هەمومان پێکەوە ئیشێکی باش بکەین. وعدی ئەویان پێداین کە دەرسیان وەرگرتووە چۆن ئێمەش دەرسمان وەرگرت لە مەسەلەی هەماهەنگی بەداخەوە لە 2016 جارێکشتر دووبارە بووەوە و ئەو کێشە سیاسیانی کە لەناو هەرێمە هەیە ڕنگدانەوەی هەبوو لەسەر پەیوەندیکردن بە ئێمەشەوە، هەرچەند ئێمە نوێنێری هەموو کوتلە کوردیەکانین و ئەوەی کە ئێمە نەیکەین لە بەغدایە حزبایەتیە، ئێمە بەڕاستی لە بەغدایە کوردایەتیەکەین و دیفاع لە بەرژەوەندەکانی کوردەکەین، مۆرکی حزبایەتی بە هیچ یەکێکمانەوە نییە. لەسەر مەساسەشیشمان کردووە لە ڕۆژەکانی ئەخیراتوانیمانوەکو ئاماژەم پێکرد لەگەڵ برای بەڕێزم کە قوڵا تاڵەبانی پەیوەندی دروستکەین و ئەو دۆکیمنتانەی کە پێویستمان بوو گەشتە دەستمان. ئومێدەوارین بە دەرەجەی ئەساسی یەکەم جار ناماڵی کورد ڕێک بخرێتەوە، پەرلەمان تەفعیل کرێ، حکوومەت تەفعیل کرێ، ئەو کات بۆ ساڵانی داهاتوش پێمان وایە پەیوەندی